لە کاتی گیان لەدەستدانی کەسێکدا کە سوکارەکەی یەکێک لە گرفتەکانیان دەستکەوتنی کفنە. کوتاڵفرۆشێک لە شاری سلێمانی وەک بیرۆکەیەک هەستاوە بە دوورینی کفن و ئامادەکردنی سەرجەم پێداویستیەکانی بۆ ئەوەی لە کاتی گیان لەدەستدانی کەسێکدا کە سوکارەکەی ئەوەنە بە دوای کفندا نەگەڕێن و گرفتی دوورینی کفنەکەیان بۆ دروست نەبێت. منەچمە لای کاگاوکار خۆی کە خاوەنی بیرۆکەیە سڵاو لێ بە کاگاوکار، ئەم بیرۆکەی لە چیوە سەرچاوی گرت و بۆ ژنان و بۆ پیاوانی شەیە؟ سڵای خۆی گەورەتان دەبێ خوا بەخێر بن سەر و سەر چاوم. بیرۆکەی ئەم کاری ئێمە زیاتر لەبەر دوو هۆکار ئەم بیرۆکەیمان داهێنا. لەبەرەوەی خەڵکی ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی سەرقاڵن و هەروەها ئەم جی لە تازەیەشی کە پێشەگا بە شێوەیەکی باش زانیاریان لە بابەتە دینیەکانان نییە و ئێمەش ئەم بابەتەمان بە هەلزانی تاوەکو خزمەتێکی باشتر بە خەڵکی خۆمان بکەین. ژنان و پیاوان جیاکراوەتەوە وابزانم؟ بەڵێ، ئەوەی کە ئێمە جیامان کردوێتەوە بۆ پیاوان ئێمە 3 پارچەمان داناوە و هەروەها بۆ خانمان 5 پارچەمان داناوە. هەرچەنە ڕاجیاوازیەک هەیە لە بینی زانایانە، هەندێکیانە فەرمونون کە ئافرەتانیش ئەکرێت بە 3 پارچە کفن بکرێت، بەڵام زۆربەی زۆریانە فەرمونون کە 5 پارچە بێ باشترە. ئێمەش ئەوەمان هەڵبژاردووە. ئەمە سەرجەمیشی دووراوە؟ لە خوای گەورە بەزیابێت کە ئەمانەی ئێستا ئەم خامانی کە ئێستا بەکارێنین وەکو جاران نیە. ئێستا جاران دوورینی تێکە و لەبەرەی خامەکان بەریان کورد بوو، بەڵام ئەمانەی ئێستا 2 مەتر بەری پانە پێویستی بۆ دوورینیان نییە وەوا باشتریشە خام یاخود کفنەکان دوورینی تیانە بێت. ئەها کوردەواری ژەڵێ کفن بە گیرفانی نییە. بەو شێوازێ بەڵێ. خواست لەسەری چۆنە هەوڵاتیانی کڕن؟ ئێمە نزیکەی مانگونیوێ کە ئەم پرۆژە جوانەمان دەست پێ کردووە. سپاس بۆ خواستەری و سەدانە زیاتری لێ فرۆشراوە و زۆربەی زۆری خەڵک لای ئێمە هەیە دووچینن. زۆربەی زۆریان بۆ مزگەوت دەیبەن بۆ خێری خۆیان، کامەش پاداشتێکی زۆر گەورەی لەسرە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک مردوویە کفن کە یاخود کفن بۆ مردوویەک بکرێت ئەوە خوای گەورە لە حەریر و ئاوریشمی بەهەشتی پێپۆشێت. ئەمە نرخیان چۆنە؟ گرانە؟ هەرزانە؟ چۆنە؟ نرخەکەیمان بە شێوازێک داناوە کە زۆربەی زۆری هاوڵاتیان توانای کڕینیان هەبێ کاویش نرخی بە 25,000. ئەو بە ڕێزانەشی کە حەزیان لێ بۆ مزگەوت بیبن بۆ خێری خۆیان لە سەروی دەعەدەدەوە لە سەروی دەدانەوە ئێمە داشکانیان بۆ بکەین. بێت لە کفنەکە چیتر لە ناو پاکەتەکەیە هەیە؟ پێداویستەکانی شۆرنیشمان لەگەڵا داناوە، هەروەکو سابوون و لفکە و عەتر و لۆکە و 2 جۆر دەستکێشیشمان داناوە گەورە و وەسەد بۆ شۆردنی مردووەکە. بە ئەمە لەو قاڵبەیە نەبێ خەڵک پێتانەڵێ خوارەسختان بە؟ بەڵێ، لەبەرەوەی کە ئێمە هەروەکو ئاماژەم پێدا کە خەڵک بۆ مزگەوت بۆ خێری خۆی بات، یاخود ئێمە خۆمان پێشنیارەکەین بۆ خانمان کە بیبن لە ماڵەوە دای بنێن، چونکە خانمان لە مزگەوتە ناشۆرێن، بۆی وا پێویستەکە کە لە ماڵەوە ئامادە بێت. لەبەرەوەی لە مزگەوت هابوو پەلە لەوانەیە نەبڕدرێت یاخود زانیاریان نەبێت کە چەندێک ببڕن، بۆ ئێمە بە پێویستمان زانی ئەم کارە ئەنجام بین و لە خوای گەورە بەزیابێ خەڵک تەڵەبیشی لەسەر هەیە ڕۆژانە. ئەمە بۆ کەسێک ئەگەر باڵای بەرز بێ یاخود زۆر قەڵەو بێ ئەبێت؟ ئێمە بە شێوازێک دامانناوە کە یەکێ باڵای 180 سانتیم بێت یاخود تاوەکو 2 مەتریش بێت بەشی بکات. بەڵام ئەگەرێکێ زۆر لەوە گەورە بۆ منە قەڵەوتر بێ یاخۆ باڵای زۆر بەرزتر بێت، ئەو کاتا بێ داوا بکەن ئێمە بۆیان ئامادەکەین. ئەی وەکو مناڵ؟ وەکو مناڵیش داوایان کردووە، بەڵام یەکجار داوایان کردو، من خۆم زۆریشم پێ ناخۆش بەڕاستی، چونکە مناڵ وەکو گەورە نییە. خوای گەورە مناڵی هەموو مسلمانان و هەموو کوردستان پارێزێ. پێم خۆشە پیشانم بێ بزانین چی لە ناو پاکەتەکەیە هەیە. ئەمە سەرجەمی کە پسکرا ئەمە لەکوێ دروستیەکەن؟ لە دەرەوەی وڵات یاخود لە ناو شاری سلێمانیە؟ ئەوەی کە جێگەی شانازیە لە کوردستانی خۆشەویست دروستەکرێت لە سلێمانی. ئەمەش بابی کەینەوە. ئێمە بەم شێوازە جوانە پاکێزمان کردووە. ئەمە کفنی پیاوانەکەیە، 3 پارچەی گەورەمان داناوە. ئەم پارچەیەش بۆ کاتی کفنکردنەکە بەکارێنرێت و هەروەها ئەم پارچێشمان زیاداناوە بۆی بۆ کاتی شۆردن بەسەر عەورەتیا بدرێت و ئەمەش کەلوپەلی شۆردنەکەیەتی. ئەمە سابوونە، ئەمە لفکەیە، عەترەکەشمان لەناو ئەمەیە داناوە و هەروەها لۆکە، ئەمە 2 جۆر دەستکێشەکەیە و هەروەها ئەمەش پەتی بەستنەکەیەتی. وەتا ئەمە دوورینی تیانی و تەنها پەتی بەستنتان داناوە کە کفنەکەی پێی ببەسترێ؟ بەڵێ، خۆی دوورینەکەی پێشوت کە ئەکرا لەبەرەوە دوورینی تیاکرا، چونکە خامەکان مەترێک بەریان پان بوو
بەڵام ئەمانی ئێستا 2 مەتری ڕێک بەری پانە پێویستی بەو دوورینە نەماوە. حەدیسە چییە کە لێرەیان نووسراوە؟ ئەم حەدیسەش ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک مردوویە کفن کات یاخود کفن بۆ مردوویەک بکرێت خوای گەورە لە حەریر و ئەوریشمی باشی پێپۆشێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە کفنە کە بۆ ژنان و ئافرەتان دانراوە کە تایبەتە بەوان کە پارچەکانی زیاترە لەو کفنانەی کە دانراوە بۆ پیاوان و ئەمان وەکو قوتاڵفرۆشێک ئەمە یەکەم جارە بیرۆکەشی لەم شێوەیە کەم کفنانێن ئامادە کردو لە کاتێکە کە ئەو پرسانی کە ڕوئەیە کاتێک کەسێکی جان لە دەستەیە کەس و کارەکەی گرفتیەوەیان بۆ دووسەبێ لە چوە کفنێکی بۆ پێیا بکەن بۆیە ئەم کفنانە ئامادەیە و سەرجەم ئەو پێداویستیانەی تێدایە کاتێک کە مردوویەکی پێکفن کرێت.